گوێم لێ بوو لە بەڕێزیان دکتۆر ئەڵێ خەتەنەکردن بە جەریمەی بۆ دانراوە کەمەندانکردنی ژن جەریمە نییە پێ دوای ئەمە جەریمە نییە بەڵێ ئەو کەمەندانکردنی ژنە باش زانە ئەو بابەتە قسەی پێغەمبەرەکەمانە صلی الله عليه و آله ئەرێ بۆیە من قبوڵی ناکەم قسەی پێغەمبەرەکەمانە کە بە مەکرەمە و بە ڕێزی باز کردو و واجب و فەرزی نەگاتە پیرۆزات ئاینەکان وەڵای من دواسەرنجم ئەوەیەکە بۆ ئەم دادەیە من دادەنی من هاوژین زیبا بۆ ئەم دادەیە بۆ هەر من هاوژین زیبام دادی تۆنی بە ئەدەبەوە قسە لەگەڵاکەم هەر کەس بۆ خۆی و بۆ هاوفکرەکانی کە داوای بەرەڵاییەکەن کە داوای جێندەرەکەن تۆ داوای بەرەڵاییەکەی ئەوە پیان ئەڵێم خەیاڵتان خاوە خەیاڵتان خاوە نە سەرۆکی پەرلەمان نە فراکسیۆنەکان هەر هەمویان ئیتیفاقیان کردووە کە ئەوەی ئەو پرۆژە یاسایە نابێ یەک حرفی تێدا بێ پێچەوانەی دینی ئەو میلەتە بێت جا تۆ بۆ خۆت ئەوەندە